بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. بناوي مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەریەوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. خوای تەعالا پاداشتی خێرتان باتەوە، ئەوانەی کە لە دوورەوە هاتوون، ئەوانەی لە نزیکەوە هاتوون، خوای تەعالا هەموو هەنگاوێکتان بە خێر و چاکە بۆ بنووسێ. پێمان خۆشە سەرەتای ئەم دیدارە ئیمانیە، ئەم کۆڕە پرزیکرە بە ئاەتەکانی خوای تەعالا دەست پێ بکەین لەلایەن برای بەڕێزمان مامۆستا عوبێد موفەق. با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا. إنا هديناه السبيل، إما شاكرا وإما كفورا. إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا. إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا. عينا يشرب بها عباد الله، عينا يشرب بها عباد الله، عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا. پاداشتی بەڕێز مامۆستا عوبێد بداتەوە بەڕاستی دڵگرنی ئاودەین. برانی بەڕێز ئێستاش کارێکی بە خێراتن وەکو خانەخوێی وەلڤەرهامپتن و مەڵبەندی هەندەران بەڕێز مامۆستا بەهمەن پێنجوێنی مامۆستا عەتا پێنجوێنی پێشکەشتان دەکات. با بفەرمێ. لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی بەڕێز، برایانی ئازیز و خۆشەویست، سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ.
بە ناوی بەرپرس و ئەندامانی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەریەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین. یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتی ناوە جوانەکان و ئیسمی عەظەمی خۆت هاتنتان ببێ بە مایەی خێر و بەرەکەتتان بۆ دنیا بۆ دوا ڕۆژتان بەڕێزان. معلومی جەنابتانە هەدەفمان لەم کۆڕ و کۆبوونەوەدا دوو خاڵە بەڕێزان. خاڵی یەکەم گەرمکردنەوەی برایەتی لە مابەینی موسڵماناندا و دروستکردنی زیاتری سیلەی ڕەحم. ئێمە لە واقعێکە ئەژین بەڕێزان، بەڕاستی دنیای هەمومانی دابڕاندووە لە یەکتری. کارێکمان بەسەرا هاتووە زۆر بە دەگمەن یەکتری دەبینین، زۆر بە دەگمەن یەکتری بەسەر دەکەینەوە. بەڵام ئێمە لەو ڕوانگەی ئاەتەکانی خوای پەروەردگار و حەدیثەکانی پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام کار لەسەر ئەوە دەکەین کە ئاوا جار بەجار کۆتان بکەینەوە کە پێتان بڵێن کۆمەڵە برایەکتان هەیە لە لەندەن، کۆمەڵە براتان هەیە لە نیوکاسڵ، کۆمەڵە براتان هەیە لە گڵاسگۆ، کۆمەڵە براتان هەیە لە شارەکانی تر، هەتاکوونێ دڵخۆش بن لەوەی کە الحەمدولێ لە هەموو شارێک کۆمەڵە براتان هەیە. بەڵام ئەگەر ئەم دابڕانە لە مابەینمانە دروست بوو، بەڕاستی وامان لێ دێ وەکو ئەوەی کە مانگی ڕابردوو لە وڵاتی فنلەندا بینیم، مزگەوتی تەتەریەکانە بۆتە مۆزەخانەیە لەبەرەوەی کەسیان نەما توانەوە لە ناو واقعی وڵاتی فنلەندایە. ومێدەکەم ئینشەڵا ئێمە وا نەبین، ئێمە هیچ نەبێت دەرز لەم برا پاکستانیانە وەربگرین کە ئێستەکانە بوون بە خاوەنی ئەم مزگەوتە و چەندەها مزگەوتی تر. خاڵی دووەممە بەسمانە بەڕێزەکان لەم کۆبوونەوە ئەوەیە وا بەرەوە ڕەمەزان دەچین و نزیک دەبینەوە لە مانگی ڕەحمەت. معلومی جەنابتانە هەر لە ئێسۆ سۆشیال میدیا پڕ بووە ئەڵێ خوایە بمانگێ بە ڕەمەزان کە سونەتی پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وەسەلام. بەنام چۆن بمانگێنێ بە ڕەمەزان؟ بۆ ڕەمەزانەی کە خۆمانی بۆ ئامادە نەکردووە، بۆ ڕەمەزانەی کە هێشتا ماوەیەکی ماوە پێی بگەین. ئێمە لێرە کۆ دەبینەوە لە خزمەتی ئەم مامۆستا بەڕێزانەی کە ئەم شەوەکە لێ بین هەتاکوونێ دڵ و دەروون و گوێچکەمانیان ئاراستە بکەین، بزانین چی ئامۆژگاریەکمان دەکەن، چه قسەیەکمان پێ دەکەن. هەر مامۆستا لەو مامۆستا بەڕێزانەی ئەم شەوەکە لە خزمەت جەنابتانە تەجروبەی کەمتر لە 30 ساڵیان هەیە لە داوە و بانگەوازدا. معقول نییە مامۆستایە تەجروبەی 30 ساڵ داوە بانگەوازی هەبێ بێتە ئێرە تۆ نەزانی باسی چیەکە بۆچی هاتووە. ومێدم وایە ئینشاءڵڵا تەعالا ئێمە وەکو ئەو برایانەی کە هەڵساوین بەم کارە، ومێدم وایە ئینشاءڵڵا تەعالا سوود لە مامۆسایانی بەڕێز بگرین و ئینشاءڵڵا ئەمە ئەخیر کۆڕ نەبێ و دوا کۆڕیش نەبێ، بەردەوامیش بین بەداخەوە بۆ خوشکە کە پێمان خۆش بۆ خوشکانیش بەڕاستی بەشداری بوونایە. بەڵام حاڵەتی مزگەوتەکان و مەسئلەی خواردن و کۆمەڵێ ئیمکانیات کە هەیە لەسەر شانمان قورسە بۆیە منەمانتوانی. بەڵام ئێمە دەستمان پێ کردووە تەوەکل بەسەر خوای پەروەردگار بەردەوام دەبین لە خزمەت ئێوە ئازیز و خۆشەویستاندا. جارێکی تر بە ناوی مەڵبەندی هەندەرانەوە بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین. وەرە بە هەمان شێوەکو مکاک سۆران فەرمی کە من خانەخۆی ئەم شارم بە ناوی مسڵمانانی شاری وڵڤەرهامپتن و کوردانی شاری وڵڤەرهامپتنیشەوە کە بەڕاستیەوە بۆ یەکەم جارە کۆڕێکی ئاوا ببەسرێ لە خزمەتی ئێوەی ئازیزدا، جارێکی تریش بە ناوی ئەوانیشەوە بەخێرهاتنتان دەکەین. خوای پەروەردگار هاتنتان بکات بە مایەی خێر و بەرەکەت و هەموو کاتێکتان و هەموو ساتێکتان خێر و خۆشی بێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بە وشەی جوانت خەڵکی فێری نیگای جوانی بکە، حکمەتی حەق تێبگە ئەو کاتە لوقمانی بکە. بەدگومانی عالەمی کوردۆتە دوژمن سەربەسەر، کێ لەگەڵ تۆ ناحەزە مەجبوری ئیحسانی بکە. پەروەردگارە نوێژێک ناکەم شایەنی تۆ بێت، بە ڕۆژوو نابم وەک بە ڕۆژوو بوونی داود، کە نەخۆش دەکەوم وەک ئەیوب خۆڕاگر نیم، وەک یونوسیش تەسبیحاتت ناکەم، وەک یەحیاش دینەکەمم بە بەهێزی نەگرتووە، وەک یوسوفیش ناتوانم چاو و ئەندامەکانم بپارێزم. بەڵام خودایە وەک ئەمانە تۆم خۆش دەوێت. مامۆسایانی بەڕێز برایانی عەزیز، ئیساش گوێبیستی هۆنراوەیەک شارێک دەبن لەلایەن برای بەڕێزمان مامۆستا کارواندارتاش با تەشریفی فەرمێت. گوڵ برای هاو حوجرە کوانێ چوستی و نەزمە جوانەکەت، کوانە سیمی بۆنی خۆشی قیافەی ڕێوبانەکەت،
بۆ لە کەشکۆڵتانەمان بۆن و کلتور و سیواک چی بەسەر هات ئەستەک و دەسڕ و فەقیانەکەت چەند بەوردی ڕێت ئەکرد چەند دەوی قار بوو سەدات چەند گورج بووی هەر وەکو پشتێن و جامانەکەت گوڵ برا بۆ کسکرا شەوق و زەوق و تینەکەت کوا پەرۆشیەکەی کە هەت بوو کوا پەلە و تێزانەکەت کوا خەمی علمی ئوسوڵ و نەحو و سەرف و نووری ڕێ کواوی قار و چاو نەترسی و کوا هەڵپە شێرانەکەت تۆ کە دید و چاوی دنیات خست بووە سەر بیر و ڕێت نەبیە حەز کوشتەی لە مێژی تێکڕای ئینس و جانەکەت گوڵ برا ئێستاش هەوێنی تینی بۆ ئەژنۆ ورەی شادەماری عیزەتیت بۆ ئوممە سەرگەردانەکەت ئامان سەد ئامان نەبیتە تابعی ئال و کەهەن خۆ دەزانی قیمەتی کۆشک و پێگەوعانەکەت دەست بە سنگت بۆ چییە فەرمو فەرمووی لای سەر و دای مەمرکێنە بە زەبری کەی ئازار و ژانەکەت کەی بەکەی ساڕێژ دەبێ زامی ئوممەت کەی بەکەی ژاری حەق ئازار شکێنە بۆ برین و زامەکەت هێزی تۆ بڕوایە هەردەم با بە شەر گشت کەیتە جەم ناکەنە یەک دەستی ڕاستی حەق لە حوکمڕانەکەت یەک لەبەر دەستت بێ لەسەر حەق نەکە هەزار باتڵ لە پشت مەیدە بە هیچ ئیمتیازێ ئینتیمای ئیمانەکەت کۆڵمەدە شیرین براکەم هەستەوە پێ بەردەوام غایەتت دین بێ هەوڵجار ئینجا نیشتیمانەکەت تەمکینی دین زامنی شەوکەت و سوڵتەن ئەگەر ئەسبابی گونجاو هەبن نەگڕبەی پێوانەکەت گوڵ برا سەر هەڵبڕە چیت لە پشت وا چاوەڕێن چاوی ئومێدیان وا لەسەر هەوڵ و ڕەنج و قامەکەت کەی لە ئەسبابی نەجاحەت گرتە بەر ڕێ ڕوون دەبێ گەه بە زەبر و هەڵمەت و تین گەه بە هیزر و خامەکەت گردە کۆشکی پێشکۆیی توور دەپێ گەوجێ و مەقام شکۆ پێگە دوا لە ناو توێی سەروەری ئیسلامەکەت بەرنەدەی بەیداخ و مەشخەڵ سڵ نەکەی قەت گوڵ برا شل نەکەی چنگی ئومێدی دەستی ناو هەمبانەکەت وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه کە تۆ پێناسەیەکت دۆزیەوە بۆ شەریعەت ئیتر ڕەگی جیاوازی خۆت و خەڵکێک کە هەر بە ناوی لا ئیلاهە ئیلەڵڵاهەوە سەیرەکەی لە تۆ جیاوازە باشە بۆ جیاوازە بۆ نمونە بۆچی عالمێک ئەبینی بێجگە لەوەی حافظ قورئانە لەوانەیە هەردوو سەحیحەکەشی لەبەر بێ لەوانەیە دەیان و سەدان عالمیش لەبەردەسیا ئیجازەی وەرگرێ بەڵام سەر بە دەسەڵاتێکە تۆ جارێوا لەوە تێناگەی کۆمەڵگە بەگشتی لەوە تێناگا بۆیە هەندێک لە کۆمەڵگە تێکەوێڵە کەواتە ئەو کەسە لەسەر حەقە یا ئەو دەسەڵاتە لەسەر حەقە چەمکی ئازادی پێناسیانی ئازادی وەکو وشەکە هەر لەو 5 حرفە پێک هاتووە کە تۆی مسلمانی ملتەزم ئەڵێ ئازادی کەسێکی سیکولاریش هەرڵێ ئازادی هەر لەو حرفانە پێک هاتووە بەڵام ئەو مەفهومەی لە مێشکی و دڵی توای ئەو مەفهومەیە کە لای ئەوە نەخێر ئەو نەتیجانەی کە ئەو پێناسە ئەیدا بەدەسەوە هەر ئەوەی تۆیە نەخێر دادگەری یەکسانی ئەمانە کۆمە وەکو نمونە نەکو نمونێ نامە هەموو چەمکەکانین ئەمانە پێناسەمان بۆ ئەوانە فۆرمێک ئەدا بە دنیابینیمان یانی جیهانبینی تۆ لە ڕێی ئەو چەمکانەوە بۆ کۆمەڵگە تەنانەت بۆ پێناسەی حزب یعنی خەڵکێک مەسەڵەن بڵێ هەموو حزب وەکو یەک وایە یعنی ئەوە ئەگەر تۆ شارەزابی لە ڕووی فکرەوە ئەزانی ئەو کەسە چەند هەژارەکە و قساکە کەواتە بەم دوو پێناسە بێ ئەگەر شەریعەت ئاوا گشتگیر بێ تۆ ئێستا دنیابینەیەکی تری هەیە کە شەریعەت بەرپاکردنی زۆرینەی شەریعەت چاوەڕێی هیمەتی خۆمانە یعنی تاک بە تاکی ئێمە کە لە مزگەوتا دانیشتین و داوای تەطبیقی شەریعەتەکەین تۆ قەت ئەگەر نەتزانیوە تا ئەم دەقە بزانە زۆرینەی شەریعەت لەسەر تۆیە یعنی تۆ توانی جێبەجێ لە معاملەتە لە ئێعتیقادتە لە عیبادەتتە لە سلووکتە لە هەڵسوکەوت تا لەگەڵ خەڵک و لە مامەڵەی ڕۆژانە تا لە ڕووی ئابووریەوە ئەمانە هەموو شەریعەتن ئەمەش دوو بەرچاوڕینیمان ئەدات یەکەم هەم دڵمان خۆش ئەکات کە زۆرینەی شەریعەت بەرپایە لەو دائیرەیەیتە دەرەوە کە مجتەمع هیچی مسلمانە و مجتەمعێکی جاهلیە و
تەکفیری کە ئەو حاڵەتە بۆ دروست نابێت بۆ لەبەرەوەی دوو پێناسە تەمان ئەوە دەیان و سەدان پێناسی زانان هەیە بەس من دوانە بنمونە بۆ جەنابتانێت لەبەر اعتیبار بۆ کات یعنی کەواتە شەریعەت ئەگەر عەقیدە بێ زۆربەی میلەتی کورد مسلمانە سنیە باشە و مامەڵەی ڕۆژانەی زەواجی لەدایکبوونی مردنی مناسەباتی هەمووی مسلمانانەیە اعتیقادی ڕۆژانەی بە تایبەتی پابەندی بە دینەوە بڕۆ مزگەوتەکان پڕکەواتە شەریعەت بەرپایە لە زۆربەی بوارەکانە ئەمجا تێ ئەگەین خاڵی دووەمیان چییە تێ ئەگەین کە جێبەجێکردنی شەریعەت هەمووی لە ئەستۆی دەسەڵات نییە یعنی قسەکەم ئاوایە طبعا ئەو مەسئولیاتە لەسەر ئەواندا نابین ئێمە بەس قسەکە ئاوایە کەسێ ئیدعای شەریعەتەکە پرسیاری لە خۆی کردووە تا چەندێک شەرع ڕەوە لە ژیانی خۆیان لەوانەیە پرسیاری بکەواتە ئەگەر شەریعەت ئاوهایە ئیتیواتە حکومەت و دەسەڵات چییە بڵێ حکومەت بۆ لایەنی قەزا یاسا دەرکردن پەروەردە و فێرکردن داعوە و مزگەوت وەقف ڕێگری لە لادان یاسای عقوبات چاودێری و لێپۆچینەوە دادگەری خزمەتگوزاری عەلاقاتی نێودەوڵەتی مامەڵە ئابوووریەکان سێکتەری تەندروستی ئەمانە هەمووی دەوڵەت ئەی بابڕۆ ئەگەر ئەم دەوڵەتە مەرجعی فقه نەبێ و فکری ئیسلامی نەبێت بۆ هەر یەکێک لەوانە لادان ئەبێت هەر چۆن ئەیبینی کە ئێستا هەیە کەواتە گرنگی دەسەڵات لەویانایە یعنی تۆ ئەو بەشەی کە عایدی تۆ ئەبێ جێبەجێکەی بەشەکەی تریشی بۆنە لە پرۆژەیەکی گشتگیریە پێکەوە دەستە جەمعیە ئەو هەوڵە ئەدەی چیمان پێ ئەکرێت لە بەرپای شەریعەت بیکەین لە بەرپاکردنی شەریعەت بیکەین چەند کەسمان هەیە لە دڵەوە ڕازی بێت بە حکمی شەریعەت کاتێک کێشەیەک دێتە پێشی بە حکمی شەرع ڕازی بێت منم پرسیارە خۆزگە یعنی بۆ نمونە فرسەتێ وایە خوشکانیش یعنی گویان لێمان وایە هەرێکێ لێمە سەیرێکی خوشک و برایەک کێشەیەکی خێزانیان بۆ دروسە بێ یعنی ئایا ئامادەیە بڵێ با شەرع حاکم بێ دوو شەریک کێشەیەکان بە شەرع حاکم بێ یعنی ئەوە هەمووی میزان و امتحانە بۆ ئەکەی لە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو چەمکانی کە باسمان کردن بۆ نمونە بزانین مرۆڤایەتی گەیشتووە بەم ئاستە لە داڕوخان ئازادی ممارەسەی حەز و ئیرادەی خۆتە بە پاراستنی سروری ئەوانی تر و ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی و نەبەزاندنی قەدەغەکراوەکان تا ئەوێ ئەوە ئازادی لە مەفهومی ئێمەیە بەڵام ئێستا سەری کێشاوە چی بۆ ئازادیە کە شتێک نەمێنێت بە ناوی سنووری خوا جەلە جەلالەهو تا ئەگاتە مارەکردنی هاوڕەگەز لەگەڵ یەکتری و شەریعەتدان ئەمە بڵێن مارەکردنی ئەو دوو ڕەگەزە لە یەکتری بۆ ئەو پێناسیەکی هەیە ئەڵێ حەزی مرۆڤ سەنتەرە ئەو قەناعەتی وایە دین دروستکراوی خەیاڵاتی بەشەرە ئەو قەناعەتی وایە سکولارەکان سکولاریزم وەیەکی ئەلمانیم ئاوایە ئەوە پێناسەکەیەتی دین لەلای بۆیە ئەڵێ دین جاکەرەوە لە دەوڵەت چونکە خۆ ئەو یەقینی هەبێ وەکو من و تۆ کە ئەو دینە لە خواوە هاتۆ چۆن ئەوێرە وا بڵێ هەر جورئەت ناکا نا ئەو وا ناڵێ ئەو ئەڵێ ئەم دینە خۆتان دروستان کردو بە خەیاڵ هاتۆ بمێشکتان ناو شتێکی ناوتان ناو ئیلاه و دەستور و شەریعەتێکتان نووسی و هاتون پڕستان کردو بەسەر عەقڵی ئینسانە کە عەقڵێکی وا وایە بەس زانین چی ئەنی عەقڵی ئینسان چی بۆ گەنێکە بەبێ وەحی ئینسان بەرەو کوێ ئەبا بەبێ وەحی بۆیە لەوەوە گەیشتۆتە چی القتل الرحیم کوشتنی یعنی چۆنەڵێ ئینتیحاری بەڕەحم کوشتنی بە بەزەیی ئەو شەوت لە پێناسەکاڵن چڵێ من حڕیەتی تەقریر المەصیر الشخصی لە سویسرا لە بیستوتانە خەستەخانەیەک هەیە ئەچی معاملە ئەەکەی کە ئەتەوێ خۆت یعنی دکتۆرەکان و دوای تەبەن خۆ دەبێ عەقڵ تەواو بێ و قەرارێ بێ و ئەمانە و مکەلەف بێ و تەنانەت مناڵیش بۆ معلوماتتان مناڵیش ئەگەر مناڵەکە بڵێ ئازارم زۆرە و نامەوێ بژیم ئەگەر دایک و باوکەکە بۆی ئیمزاکەن و دکتۆرەکەش بڵێ ڕاستەکە مناڵەکە بۆی هەیە مناڵەکەش بکوژنەوە حاڵەتە لە سویسرا هەیە ئەو حاڵەتە لە سویسراش هەیە یعنی بۆ ئەو قەناعەتی واڵە ئەو ئینسانە ئازاد تۆ بۆ نییە دەخالتکەی ئێمە ئەو فەرقەکەمان وێڵین ئێمە ئەڵین نەخێر خوا خالقی ئێمەیە ئەو سنوورانە ئەزانێ نەک ئێمە ئەوە جیاوازێکەیە لەبەرەوە زەمینە سازی بۆ تاوان ناو نراوە ئازادی ئەوە هەمووی تاوانە ئەوە هەمووی تاوانە ناو نراوە ئازادی مرۆڤ لایەنی شەڕ و خێری تێدایە چاکە و خراپە باشە ئەمان دێن زەمینە سازی بۆ زاڵبوونی لایەنە غەریزی دنیاەکەی مرۆڤ ئەکەن
یعنی دوو لەو مەجلیسە بابەتی لیواتە لە قورئانە باس کراوە بە هەزاران ساڵ پێش پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام ئەو بابەتە واردە و هەبووە قەومێکی لەناو براوە کەواتە ئەو غەریزەی لادانە لە بەشێک لە ناو نێرینەکانی کۆمەڵگەیە هەیە بەڵام لە ئیسلامە پێی ئەڵێت تۆ گرنگی مەدە بەو بوارە ئەوە شەیطانە ئەوە نەفسە ئەوە بەرەو غەڵەت ئەدبا تەوبەی لێ بکە خێزانداری بکە تۆ ئەبی بە باوک و ئەبێ ئەرکی باوکایەتی بکەی نەک خۆداشۆری لە مرۆڤ بوون بچیتە بوارێکی یعنی لە خوار ئاژەڵیشەوە. باسی ئەمڕۆ نهێنیەکانی نێوان پەیوەندی خوا لەگەڵ عەبدەکانی خۆی. کۆمەڵی نهێنی هەیە خۆشەویستانم ئێمە بەڕاستی هەتاوەکو ئێستا دەرکمان بەو نهێنیە نەکردیا کە وا ئەکە خوای عەزە وەجەل لە زۆرە لە کارەکانە مۆفەقمان بکە و سەرکەوتومان بکات. لە ئیسلامدا دوو عیلاقە هەیە. هەموو ئیسلام باز لە دوو عیلاقە ئەکات، باز لە دوو پەیوەندی ئەکات. پەیوەندی یەکەم لە نێوان عەبد و خوا و پەیوەندی دووەم لە نێوان عەبد و عەبدەکان. هەردوو پەیوەندەکەش پەیوەستە بە سڵقی ئیمانەوە. ئینسان هەرچەندە سڵقی ئیمانی هەبوو ئەتوانێ ئەم دوو پەیوەندێ ڕابگرێت خوای پەروەردیگار لە دوای پەیوەندەکانی خۆی لەگەڵ عەبدی خۆی پەیوەندی نێوان عەبدەکان خۆشەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه و علی آله وسلم لە ئەرکان الئیسلامە باز لە 5 ئەرکانە کات. دوو ڕوکنی یەکەم کە بریتێ لە کەلیمەی تەوحید لە دوای کەلیمەی تەوحید باز لە دوو عیلاقات ئەکات کە یەکیان عیلاقەیە لەگەڵ خوا ئەویتریان عیلاقەیە لەگەڵ خەڵقی خوا. ئیقامی الصلاة و ئیتائی الزەکا. سەڵات سیلەیە لە نێوان عەبد و ڕەب. زەکات عیلاقەیە لە نێوان عەبدەکان. ئەوەی کە عیلاقەکان ڕێک ئەخاتەوە لەسەر ئەساسێک کە خوای عەزە وەجەل پێی ڕازیە و پێی قبوڵە ئەوەیە دەبێ ئەم عیلاقەیە سەرەتا لەگەڵ خوادا گرێ بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و علی آله وسلم لە زۆرە لە فەرمایشتەکانی خۆی باسی لە کۆمەڵی عەجایبی عیلاقاتی عەبدەکانەکە لەگەڵ خوا کە ئەبێتە هۆکاری تەوفیقی ئەم ئینسانە لە ژیاندا. خوای گەورە فەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. قلبی سەلیم بەمەدا دروست دەبێت کە صدق الئیمانت هەبێت. کەسانێک ئەتوانێت بێتەوە لای عەزە وەجەل هەم ماڵەکەی هەم مناڵەکەی ببێتە نیعمەت بۆی ئەگەر هاتو قەلبی سەلیمی هەبوو. ئەم قەلبی سەلیمە ئەم عیلاقەیە کە خوای عەزە وەجەل دروستی ئەکا لە دوای صدق الئیمان. هەر ئەم صدقی ئیمانەیە کۆمەڵێک معجزات لە ژیانی عەبدەکانە دەخڵقێنێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و علی آله وسلم لە صحیح مسلمە فەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای پەروەردیگار سەیری شێوە و شکلی عەبدەکان ناکات لەسەر ئەساسی شێوە و شکلیان لەسەر ئەساسی جەستەیان بڕیاریان لەسەر بدات. لەسەر ئەساسی یەک عیلاقەیە بڕیارەدات کە ئەم عیلاقەی عیلاقەی دووەم دروست دەکات. ئەویش ينظر إلى قلوبكم وأعمالكم. قلب لەگەڵ خوا إلا من أتى الله بقلب سليم. إنزا أعمالكم. هەر عملێک لە دوای صدق الئیمان ئینسان ئەنجامیدا پولێکی قەڵب ناهێنێت. دەبێ ئەم ئینسانە صدق الئیمان لە دڵیدا هەبێت. بۆی بەڕێزەکانم خوای پەروەردیگار فەرمووی یەمنون عەلەیکە ئەن ئەسلەموو. ئیسلام بەشێکی عیلاقەیە لە مابەینی چێ لە مابەینی عەبدەکان خلافی ئیمان. ئیمان هەموو عیلاقەیە لەگەڵ خوا. فەرمووی یەمنون عەلەیکە ئەن ئەسلەموو. فەرمووی قل لا تمنوا عەلەیە ئیسلامەکم. منەت مەکەن بەسەرەوەی کە ئێوە ئیسلامەتێکی ساختان هەیە و مسلمانن، ولكن بل الله يمن عليكم
أن هداكم للإيمان أم إيمانيك كبي وترة الصدق كي يشج لما كان إيمان صدقة ويشج لما كان صدق إيمانه بويا أم بيوند لنوان خوت خوات دايا إن زافرمو إن كنتم صادقين أجر إيه والراز ده كانوا التسليم بون بشج لتسليم بون علاقيته لقل عبد كان إخوي برودي بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرما كاتك الروج قيامة داديد إخوي قول لحسابي خلقك أبيتوا دو إنسان ليدا أوستن أمين نوا إخوة أمر بيشان أكاتن يا إخوة قول أمر لك كبيان خانت جهنم صوك يعني كان له جهنم أما أروان بو جهنم فيلتفت أحدهما يشقوا أروا برو جهنم همو جياني عراقه وألرزي وأترسي أو أورق أداته فيقول الجبار تعالى خاي فرودقار أفرمي ردوه بجرنوا فيردوه أي جرنوا فقال له لم التفت بوسي أورد دائوة قال إن كنت أرجو أن تدخلني الجنة فمن وام هذا كردم بيت بهشت قمانم هبوكتو أم بيت بهشت قال فيؤمر به إلى الجنة أمر أكن بخنة بهشت دفرمي فيقول لقد أعطاني الله حتى لو أني أطعمت أهل الجنة ما نقص ذلك مما عندي شيئا دوای ئەوەی کە خوای گەورە ئەیخاتە بەهاش دەفەرمێ هەندەی پێدام ئەگەر بەسەر هەموو ئالی باش تا تەوزیعی کەم لێ کەم نابێتەوە ئەمە عیلاقەیە لەگەڵ خوا باوەڕی هەبوو کە خوا لی خۆش دەبێت لە ئینسانێک گومانی باش بەخوا بەرێ وەڵڵە خوای گەورە بێئومێدی ناکات بۆیە بەڕێزەکانم بە ئەندازەی پەیوەندەکان لەگەڵ خوا مامەلە لەگەڵەکات بۆیە بەڕێزەکانم ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ پیاوێکم بینی لە نوێژە ئەگریا ئەڵێ وتم ئەم ئینسانە بڕیا ئەگرێت ئەفەرمێ خوای پەروەردیگار 15 دانە مانگ منعی قیام لەیلی لێکردن بە سەبەبی ئەوەی گومانێکی خراپم بە کەسێکا بچکە تۆ نازانە ئینسانە صدق ئیمانیە لەگەڵ خوایان نا تۆ نازانێ عیلاقی ئەم ئینسانە لەگەڵ خوایان لە چ شتێکایە بۆیە بەڕێزەکانم ئەی باشە بۆچی جاری وا هەیە ئینسان هەندە ڕقی لە گوناهەکانی خۆیەتی ئیعترافیش دەکاتن بەڵام خوای گەورە لێ قبوڵ تەوبەی پێڕەوا نابینێت قڕ بەسەر ئەو کەسەی گوناه ئەکا و مەعسیەت دەکات تەوبە ئەکات تەوبەکەی قبوڵ نابێت چونکە خوا لێی نابینێت چونکە صدق ئیمانی نییە چونکە ئیمانی ئاوێتە نەبووە لەگەڵ خوایە بەڵام ئەگە ئیمانت ئاوێتە بوو سيري أم حديثي پیغمبر كان صلى الله عليه وعلى آله وسلم دفرميت پیاوك علي پروردگار يا پیغمبر خوا أفرميت أذنب عبد ذنبا عبد گناهك أكاد فقال اللهم اغفر لي ذنبي خواي پروردگار ليم خوش به فقال تبارك وتعالى أعلم عبدي أن له ربا يغفر الذنب ويؤخذ به أو عبدك من هستي كربة ويك خواش هي رنجة بجناها كبيرت ياخذ لي خوش ببيت غفرت لعبدي أو دائما لي خوش به ثم مكث ما شاء ثم أذنب ذنبا آخر أو أصاب ذنبا آخر فقال ربي أذنبت فقال الله سبحانه وتعالى أعلم عبدي أن له ربا يغفر الذنب ويؤخذ به توبەی کرد خوا لێی خۆش بوو بەڵام هاتەوە سەر گوناهەکانی جارێکی تر خوای فەرمووە ئەی پەروەردیگار گوناهم کردەوە دیسان خوا ئەفەرمێ ئەوە عەبدەکەم گوناهی کرد و ئیعترافی کرد کە گوناهی کردی و بەڵام دەزانی خوایەکەیە ڕەنگە لێی خۆش بێ ڕەنگە لێی خۆش نەبێت غەفەرت لعەبدی لێی خۆش بوو دیسانەکە ثم مكث ما شاء هەندێکی تری پێچێ مدەیەکی تری پێچێ دیسانەکە میسانە گەڕێتەوە سەر گوناهەکانی پێشووی ئەفەرمێ یا ربي أذنبت أو أصبت ذنبا أي پەروەردیگار گوناهم کرد دیسان توش بوومەوە اغفر لي خدا لێم خۆش بە خوای گەورە ئەفەرمێ أعلم عبدي أنه له ربا يغفر الذنب ويؤخذ به دەزانن کە عەبدەکەی من
اعترافك كخوايا هي لي خوش ياخذ لي خوش نابت غفرت لعبدي غفرت لعبدي غفرت لعبدي فليفعل ما يشاء سي زارا فرمي دي امان ولا لي خوش بم لي خوش بم لي خوش بم دي بعد سيدك بيكات دعاء قبول ابيت زارو اي بيريجنك دعاء اكاتن دعاءك قبوله بلا ما بقول علمه وابي ما دلن داعيه عالم يا شيخ يا سيد شيء والله زاري وهي هرتي قرآن يا أي خوانين وهرتي فرمي بيغمر أي خوانين لزول لك قد خوش بنكاني أم قرآن أم حد سحد زي لسر ضل غيبتك غيبتك ضل نهدنا الصراط المستقيم رقيت سوت ما قلت ضل باش بلا قال خلق خرابة بالخمان أو زور نهيني خذ نهيني أوانيك الصدق الإيمان دروز ده كان كومال يشتن لو أنا الإطمئنان ألا بذكر الله تطمئن القلوب يا دي إخوة ضل كان أسودة أكاد أما زورك لم نهين يعني ترسان الأخوة غني نفس وخوش بستني إخوة عز وجل اتباع السنة بيغمبر صلى الله عليه وعلى آله وسلم إما وأزانين كذلين أشهد أن لا إله إلا الله يعني لا معبود بحق إلا الله آية شاهت ماني هنا بيغمبري أكرم صلى الله عليه وسلم هل توحيد هانية لا معبود بحق إلا الله لا متبوع بحق إلا الرسول صلى الله عليه وسلم هيس كشويني ناكويت إلا بيغمبر النبي صلى الله عليه وسلم رجع عمر يكون خطاب توراتي بيبو بيغمبري خواتو ربو فرمو يا عمر والله موسى زندو بيت بشويني من كذب أما اتباع السنة أما هنا ترى واكل جاده موفق بيت يا دي خوا وميدبون بخوا يا كدنا ولا مردن تقوى والعاقبة للمتقين أويك تقوى دروزك حس كردنا بمعيتي خوا وهروا ترسانا الأخوا حس كردنا بالرقابة خوا وراع روجو قرتن كبيغمبري خوا فرمي هموش تيبو عبد كامة ها روجو نبي بومنا خلوة كردن لقال خوا قرآن برزة كان كتابي خوا خوش بيستعلم كتابي خوا إهمال مكان بيامي إلهية بيامي السماء لسر أرضا آخر تودي قد برزة كان خواي پروردگار قرآني بجبريل دابزان جبريل بو بباشترين لملائكة كان خواي پروردگار قرآني بوسر پیغمبري أكرم دابزان پیغمبري أكرم صلى الله عليه وسلم بو بباشترين پیغمبر كان خواي قورا قرآني بوسر أمتي پیغمبر دابزان أمتي پیغمبر بو بباشترين لأمة كان خواي پروردگار قرآني لمانج رمضان دابزان مانج رمضان بو لباشترين مانجا كان خواي پروردگار قرآني لدشوكي أخير دابزان دشوكي أخير لبريتين لباشترين لدشوكان أمانة همون نهينية دروز دكان علاقية لقال خوايا دروز دكان بوي خوش بيستكانم أم بيوندياني لقال خوا وأكاد بيوندي لقال يتيمة باش بيت لقال فقيرة باش بيت برز لرقادة هبي لا يبريد عيبي يكتر دا بوشن قماني باش بي يكتر ببان خواردن بدنا فقيرة كان إصلاحي نوان خلقاب كان عذر بو يكتر بها النوا قرض بي يكتر بدان روح خوش من برامبر بيكتر لقال دراوسيتا باش من بزايد برامبر من دالا هبي ريز برامبر قورانا هبيت أمانة هم كوملا علاقتي كان هم نصدق الإيمان أخو إدوزيته برزك وساني برز براني خوشويست استشهد بو إصلاحاتك وزاخايك ميش جوبيستي سرودك دبين للان براي برزمان حاجي رنجا باب فرمي قرآن بهاري جانا بغسو گلزاری جانا وزي بيرو دارونا دستورو يا سايبونا وزي بيرو دارونا دستورو يا سايبونا دستورو يا سايبونا جنب قرآن مردين
بۆ چاوە شاکردێنە ژیان بێ قورئان مردێنە بۆ چاوە شاکردێنە سەرگەردانی ولادانە تەمەن بەفیرۆدانە سەرگەردانی ولادانە تەمەن بەفیرۆدانە تەمەن بەفیرۆدانە قورئان بەهاری جانە بەخچە و گوڵزاری جانە قورئان بەهاری جانە بەخچە و گوڵزاری جانە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە دەستور و یاسای بوونە تا دووربین لەم قورئانە بەشمان هەر ئێش و ژانە تا دووربین لەم قورئانە بەشمان هەر ئێش و ژانە لە کامارانی دوورین بەرەو ڕووی ئاگری سوورین لە کامارانی دوورین بەرەو ڕووی ئاگری سوورین بەرەو ڕووی ئاگری سوورین قورئان بەرنامەی جانە بەخچە و گوڵزاری جانە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە دەستور و یاسای بوونە. مامۆستایانی بەڕێز برایانی خۆشەویست، ئێستاش گوێبیستی وتارێکی برای بەڕێز و مامۆستای خۆشەویست مامۆستای دەی سەرکارە بین لەژێر ناونیشانی مامەڵەمان لە ڕوانگەی ئیسلامەوە بە جەنابیان تەشریفێنە. فەرموو مامۆستا. ئێمە لەم دنیاەدا ئەوەی گرنگە بەدەستی بینی ڕەزامەندی خوایە کە بۆ خۆمان بەدەستی بینین، نەک حکم لەسەر خەڵکی بکەین. بەپێ ئەو حەدیسانەی کە ئەم مامۆستا بەڕێزە باسی کرد، من بەش بە حاڵی خۆم یان جەنابەت یان یەکێکی تر لە شوێنێک ڕاوەستی ئەوەندە کەسەی نانێریتە بەهەشت لەسەر مەنهەجێک، لەسەر فکرێک، لەسەر بۆچوونێکی فقهی، لەسەر حەدیسێک کە بۆچوونی زانانی لەسەرە تەمەشا دەکەین، هەجری یەکتر دەکەین، قسان لەگەڵ یەکتر ناکەین. و ئەم خاڵی یەکەمی معاملەی بینی بەندەکان لەگەڵ یەکتر شتێک نییە من بڕیارم دابێ یان جەنابەت بڕیاری لەسەر بدەیت. ئەمە قانونێکی ئیلاهیە کە خوای گەورە بڕیاری لەسەر داوە و خوای گەورە دەفەرمێ وەقولوا للناس حوسنا. بەندەکانی من کە لەگەر بەندەکانی تر خەڵکی تر قسە ئەکەن دائیمەن با لەفستان شیرن بی و قسەتان خۆش بی و نەرم بیتن. و خۆشەویستمان کە دەڵێم هەر سێ بابەتەکە ئەم حەدیسەیە کە ئێمە باسی دەکەین. اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. أما فرماني خدا و پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي وخالق الناس بخلق حسن. لەگەر بەندەکانی خوای گەورە قسەتان جوان بێ، هەڵسوکەوتان بە پێی شەریعەتی ئیسلام بێ، ومەکەن خەڵک لە دین دوورکەوێتەوە، ومەکەن خەڵک لە دین هەڵبێ، ومەکەن خەڵک لە بازنەی ئیسلام دەرکەن و فڕێ بدەنە دەرەوە. وأم دون النظر إلى اللون أو العرق أو القوم أو اللغة أو المنصب أو الحزب. بەبێ ئەوەی تۆ تەمەشای زبانی بکەی، بەبێ ئەوەی تەمەشای گەل و نیشتیمانی بکەی، بەبێ ئەوەی تەمەشای مەنسەبەکەی بکەی، بەبێ ئەوەی تەمەشای ئەوەی بکەی ڕەنجی چۆنە لە چ وڵاتێکە. خوای گەورە فەرمانی پێکردووینە کە لەگەڵی چاک بین. خوای گەورە فەرمانی بە ئێمە کردووە دەفەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. وجادلهم بالتي هي أحسن. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە لە مەدح و سەنای پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين. دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم.
بە گەورەترین وەصفی دەکە وەصفی ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری دەکە صلی الله عليه وسلم صلى الله عليه وسلم دەفەرمێ وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر دڵڕەق بای ئەگەر قسەت ناخۆش بایە ئەگەر دموچاوت دوور لە ذاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور لە پێغەمبەری خۆشەویستمان ئەگەر دموچاوت عبوس بایە کەس بە دەورەتەوە نەدەما. بەڵێ خۆشەویستان ئەمە خاڵی یەکەمە کە فەرمانی خوایە. خاڵی دووەم بە معاملەکردنت لەگەڵ خەڵکی دەچێ بەرزترین ئاست لە لای خوای گەورە، دەچێ بەرزترین پلە لە لای خوای گەورە. لە پێغەمبەری خوایان پرسی صلی الله عليه وسلم دەفەرمێن یا رسول الله من أحب الناس إلى الله چێ لە هەموو کەسی خۆشەویستترە ئەی پێغەمبەری خوای لە لای خوای گەورە صلی الله عليه وسلم فەرمووی أنفعهم للناس وأحب الأعمال سرور تدخله على قلب مسلم. خۆشەویستترین کەس لە لای خوای گەورە ئەوەیە کەوا لە هەموو کەسی زیاتر سوود بە بەرامبەرەکەی بگەینیتن و خۆشەویستترین کردەوە لە لای خوای گەورە ئەوەیە دڵی مسلمانە چی خۆشکەی و دەفەرمێ یان ئەمەش هەر خۆشەویستت دەکە یان بەڵایەکی لەسەر لا ببەی یان قەرزەکی لە باتی بدەیەوە یان برسیە و خواردنەکی پێ ببەخشی و دەفەرمێ ئەگەر ئەمن ولئن أمشي مع أخ لي في حاجة أقضيها له أحب إلي أن أعتكف في هذا المسجد شهرا وفي رواية شهرين. دەفەرمێ ئەگەر دەستی برایەکی بگرم ئیشەکی هەبی بە من ئەو ئیشەی بۆ جێبەجێ بکەم پێم خۆشترە لەوەی ئەو ئیشەی لە بۆ جێبەجێ بکەم نەک مانگێک لە مزگەوتەکەی خۆم اعتیکاف بکەم. برایەک پێویستی بە تەرجمەی هەیە، برایەک پێویستی بەوەی هەیە جێیەکی پێپشان بدەیت، برایەک پێویستی هەوەیە یارمەتی بدەیت سوبغی ماڵەکەی لەگەڵ بکەیت، برایەک پێویستی هەیە مەکتەبەکی پێپشان بدەیت بۆ خانیەک بەکرێ بگریتن. ئەم یارمەتی دانت بۆ برایەکەت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە لای من خۆشەویستترە لەوەی یەک مانگ من اعتیکاف بکەم. لە پێغەمبەری خۆیان پرسی صلی الله عليه وسلم چێ باشترین کەسە دەفەرمێ ئەحسەنهم خولقا ئەوەی کە ڕەوشتی لە هەمووان جوانترە ئەویش لە هەمووان بەرز و خۆشەویستترە. خاڵی سێەم چاکەکردنت لەگەڵ خەڵکی نزیک بیان دوور دایک و باوکت بێ یان بیناسی یان نەیناسی لە هەمان بازنەی فکری تو بێیان لە فکری تو نەبینێتن ئەمە دەبێتە ئەوەی کەوا خوای گەورە بەهانات بێ لە کاتی تەنگانە و ناخۆشی. برایانی بەڕێز چێ لە ئێمە جێ لەو حەدیسەی نەبووە کە ئەم سێ کەسەی لەبەر باران دەچنە ئەو ئەشکەوتەی کە لە ناو ئەشکەوتەکەی دەمینێنەوە کە بەردێکی گەورە دێتن دەرگای ئەو شکەوتەکەیان لێ دەگریتن تەواو ئەم بەردە بە هیچ لا ناچێ قووەتێکی بەشەری ناتوانانی ئەم بەردە گەورەی لە دەمی ئەم ئەشکەوتەی لاباتن. بەڵام کاتێک کە دادەنیشن یەکیان باسی ئەو شیرەی دەکاتن کە بۆ داک و باوکی هەڵی گرتبوو تا بەیانی، یەکیان باسی ئەو ئامۆزایی دەکە کەوا لە ترسی خوای گەورە زینای لەگەڵ نەکرد، یەکێکی تر باسی ئەوە دەکا ئەو کرێکارەی کەوا پارەکەی وەرنەگرت بەڵام دوایی دۆڵێک لە مەڕ و لە بزن و لە حوشتر و لە مانگای پێبەخشی. هەر سێکیان معاملەی بینی عەبد و عەبد بوو. خوای گەورە لە هەر یەکەکیان تۆزێکی بەردەکەی لا دەبرد. کەواتە ئەگەر بمانەیە خوای گەورە بەهانای ئێمە بێ ئەبێ نهێنیەک لە ژیانماندا هەبێ لە بینی خۆمان و خوای. برانی بەڕێز لێرەوە ئەگەر نهێنیەک لە ژیانتدا هەیە بیپارێزە و لای کەس باسی مەکە، نە خێزانت نە منداڵت بە شەری خوای با نەزانی. ئەگەر نییە برا بەڕێزەکەم نهێنیەکی هەڵگرە تکات لێ دەکەم نهێنیەکی هەرگرە لە بۆ ئەو ڕۆژەی کەوا کە دەتبەن لە بۆ جەهەنەمی ئاوردەیەوە بڵێ خوایە نهێنیەکم هەیە لەلا ئەها ئەم دوو کەسە یەکیان ئاوڕی داوە کە خوایە من تەسەورم نەدەکرد تۆ من بسووتێنی. ڕەحمەت ئەوەندە زۆرە من لەو قەناعەتەیدا بمە تو لێم خۆش بی. خوای گەورە دەفەرمێەوە عەبدەی ببەنە باشتر. ڕۆڵە گیان با نهێنیەکمان هەبیتن ئەو ڕۆژەی کەوا بڕیار دەدرێ بتبەنە جەهەنەمێ ئاوڕ بدێ و بڵێ خوایە خۆ من نهێنیەکم هەیە لە لای تو. ئەم نهێنیە لەوانەیە شتێک بێ زۆر خەڵک بە کەم تەمەشای بکە بەڵام لە لای خوای گەورە زۆر گەورە بێ. ئەو ئافرەتەی گەسکی لە مزگەوت تێدەدا، ئەو ئافرەتەی گەسکی لە مزگەوتدا کە وەفاتی کرد
بە پێغەمبەریان نەگوتبوو بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کەزانی فەرمووی چۆن پێتان نەگوتم وەرن قەبرەکەم پێپشاندن چوو لەسەر قەبرەکەی نێژی کرد ئینە سەڵاتەکە سەکەن لەهم ئەم کتێبە کە من هێناومە سوبول السەلام ئیمامی سەڵعانی شەرحی چییەکە بلوغ المەرامەکات کە ئیبن حەجەری عەسکەلانی ڕزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێت کە نووسیوێتی کۆمەڵە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من دامناوە لەگەڵ کوڕەکەم خوای گەورە لە منی نەسێنێ و مناڵی ئێوەش لە ئێوە نەسێنێت دەمە ناوە هەفتەی یەک دوو دەرس بخوێنین بە یەکەوە دەی بڕاکە من خۆم زیاتر لەو ئیسفادەیەکەم من بۆ خۆم هەموو عمرم خەریکی شەریعەت خوێندنم ئێستاش کەی خوێنمەوە کۆمەڵەشی ئیسفادەیەکەم بەڕاستی کەوالی هات ئێمە کە باسی نوری حکمە ئەکەین دەرس خوێندنە دەرس خوێندن کتێب خوێندنەوەیە بەچی فێری دینە بیت دەبێت بخوێنیتەوە دەبێت دەرس بخوێنیت چۆن فێرە بیت لە کێوە فێرە بیت ئەوەی دزیەکە بڕۆ لە دوکانەکانە بەشێکی زۆر لە بەڕاستی وجودیان هەیە وەڵای ڕۆژێکیان نەفرێ بۆی گێڕامەوە وتی وەڵای چوون بۆ لای دوکانی بەنگلادیشیەک کوڕێکی کوردوا لەوێ وتی زۆر کوڕی چاکە بەڕاستی وتی هەموو جارە چم بۆ ئەوێ لە یەکڕم وتی بڕوا بکە جاری وای پێش بریشکە بم پارێسیانم دەێسێنێ وتم خۆی دوکانەکە وتی نەوەڵا کرێکارە لەوێ کرێکارە لەوێ باشە ئاخە معقولە پێش بریشکە کڕێ پارێسیانی لێسێنێ دەتخواهی خۆی بەوایە کرد تخوا ئەمەگە دەرسی بخوێندایەتەوە ئاوایە کرد ئەمە کتێب بخوێندایەتەوە لێی تێنەیەگەی ئاوایە کرد بەڕاستی کاڵە خۆشەویستان بەو خوایە وەکو چۆن هەناسە هەڵەمژی هەناسە ئەبی ئاوا کتێب بخوێنیتەوە ئەبی ئاوا دەرس بخوێنیت مەجاری تیانە بڵێ بەخوا من ئیشەکەم چەند ئیشەکەیت چەند ساڵ ئیشەکەیت پێم بڵێت خوا کتێبێکت خوێندێتەوە یەک کتێب ئەی چۆن لەم دینە تێگەی ئەی چۆن ئەدەب و ئەخلاقێکی جوانت دەبێ چۆن ئەتوانی لەگەڵ ماڵ و خێزانێ پەروەردە بکەی نەفەرێک ڕۆژێکیان لە بیرم دێ لە هەشتاکانە بوو تازە مومان کردبوو ئەو کاتە نییە جاری وا هەبوو سمێرشمانە تاشیێمانە بۆ ئەوەی بین بە پیاو وەنیە ئەومانە کردە نازانم کەسی تر وای کردوی هەر من کردومە وەڵا کابرا ها بۆیلەری بۆ بەستین بۆیلەر ئێمە دووسێ برابووین دانیشی بووین لە دەوری هەڕەتی لاویمان بوو ئەوە سێرێکی کردی مەدەم بۆیلەرەوە وتی کوڕەکان ئێوە الحەمدلەوە خەریکن گەورە بن وەکو مامەتان پیاو بن پیاو ئێمە زۆرمان حەز لێ کرد بەڕاستیە ها بین بە پیاوت مەڵایی بۆ خوا مامە ڕاستی بێمش زۆرم حەز لێتی چی بکەیت بابین بۆ پیاوەی کە تۆ شتێکی مهمە وتی وەکو مامەی خۆتان کەن وتی ڕۆژێکیان قسم بۆ خێزانمە کرد وتی سوعبەتەکەی پێشی نەوتە درۆکەی پێوتی سوعبەتەکەی وەڵا کێ بڵێکم لەلا بوو دام بەسەریە بە 18 تەقڕ بۆیان درویە بردێن بە قەسەخانە یانی پیاوەتی ئاوایە ئەگەر پیاوەتی ئاو بێن داری ئەم لە سوورەکەیە بەڕاستی وەنیە ئەمە ئەگەر دەرسی بخوێندای وایەوت ئەگەر کتێبی بخوێندایەتە وایەوت نابەخوا کەوالی هات ئەگەر دانیشین تا بەیانی نمونە بگێڕینەوە من بگێڕمە تۆ بگێڕی تۆ شتی زۆرمان لەلایە بەڕاستی هەمووی ئەگەڕێتە بۆچی هەمووی ئەگەرتە بۆ عەوامیەتی ئێمە بەڕاستی ئەوەی کە من و تۆ خوێندومانە زۆر جار لە مەکتەب بەخوا جار بە تەزویر دەرچوین بە پاڵ هەروانە بووین یا لەبەرکردنە کتێبێکە لە مەکتەب بە زۆر ئەڵێ لە بەری بکە بەخوا بەمە فێر نابیت بەمە پەروەردە نابیت کەوالی هات ڕۆڵەکەی خۆت قەت بیر لەوە مەکەرەوانێ میراتی بۆ ڕۆڵەکانتان بەجێ بێڵن غەڵەتێکی زۆر گەورەیە قەت بیر لێوە مەکەرەوانێ میراتی لە دوای خۆ بەجێ بێڵیت پارەی ئەو میراتی تیا سەرف بکە پارەی میراتیەکە لە ڕۆڵەکە تا سەرف بکە پەروەردەی کە دوای خۆی بەڕاستی پەروەردە خۆی ژیانی خۆی کە ژیان نحن نرزقهم وإياكم
بەدەست من و تۆ نییە، خوا خۆی ڕزقی ئەو خەڵکادات، بەخێوکردن خوا خۆی بەخێویەکات، تۆ پارەکەی تیا سەرف بکە. ئالەو دەورەیە مناڵەکانمان خۆمان ئەوەی کە شارەزایی کەمترە با بچێ بخوێنێت، با فێر بێت. واللهی ئەگە بچی بخوێنی و بخوێنیتەوە بۆ خوایە بۆ خێزانت زۆر زۆر باشە بیت، واللهی بۆ مناڵەکانت زۆر زۆر باشە بیت، بۆ خوای بۆ دراوسەکانت زۆر باشە بیت، بەخوا بۆ کەسابەتەکە زۆر زۆر باشە بیت، بەخوا بۆ شەریکەکە زۆر باشە بیت، بەخوا بۆ کۆمەلگاکە زۆر باشە بیت. یاخوای گەور یارمەتی هەموو لایەک بدا و أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم.